بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هر لشرح كتابي معاني الصلاة للا تلو الشاش باسي التهيؤ للصلاة خو آمادة كردن بون نويش. شيخ رحمة خوالي بدا فرمي لويك نويش هي أعظم فروض الدين، قورترين فرزكاني أو دينية، وهروها عمود كولغي إسلاما وكو بيغمبري خو عليه الصلاة والسلام لحديثكي معاذ كري جبل كذا فرمي رسول الله عليه الصلاة والسلام فرموي رأس الأمر الإسلام وعموده الصلاة. ده فرمي سروي أو كارا إسلاما وكولغا كشي نويش كردنا وده فرمي نويش كردن مكفر للذنوب والخطايا، وهروها نويش كردن كقوتي قورترين فرزي أو دينية، ودواميان عمودي أو دينية، وسيميان لخوشبونا لتاوانا كانوا هلا كان وكو بصحيحي لحديثكي أبو هريرة هاتي كده فرمي بيغمبري خو عليه الصلاة والسلام فرموي الصلوات الخمس فرمي بينز نويجاكا جمعة لبو جمعة رمضان لبو رمضان مكفرات ما بينهن. فرموي دبيته هو اللي خوشبوني تاوانا كان أوانا لبيني خويان بمرجة كابرا لتاواني قورا دور بكويته. و توارم خال صيليكا بيوانديكا لبيني بندا لقل خواي پروردگار وكو الله جل جلاله كداينا وبو بندكاني طهارتين قبل الشروع في تلك العبادة العظيمة. بيش اوي اتو دز بو عبادة قوري بكي دو پاچی لبو دانای پێویستە بەو دوو پاچێدا بڕۆی ئەو جەدێناو داخلی ناو ئەو دوروشمە گەورەیە دەبی، ئەو بەندایەتیە گەورەیە دەبی، ئەو شەڕەفە گەورەیەت پێ دەبەخشرێ کە بێ مقابلە و بێ گفتوگۆ لەگەڵ الله جل جلاله ئەنجام بدەی. دەفەرمێ ئەوش چییە؟ پێویستە ئەو کەسە خۆی ئامادە بکە مع الاستعداد النفسي والبدني له. دەبی خۆی لە ڕووی نەفسیەوە دەرونیەوە و لە ڕووی جەستەییەوە خۆی ئامادە بکە بۆ ئەوەی کە بێتن گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردیگار بکاتن. ئەوەش بەوەوە تەهارەی تامە بەدەستدێنیتن، یعنی پاکبوونەوەیەکی تەواو بەدەستدێنیتن ئەو کەسە کاتێکە دێ ئەو دوروشمە گەورەیە جێبەجێ دەکا. وەکو لحديثك أبو هريرة فرمي پیغمبري خو عليه الصلاة والسلام فرمي آية بينيوتانا اگر كسي ببر درگاي مالكي روبارك برواتن همو روج كل يوم 5 مرات همو روج بينزار او كسا خوي بشواتن لناو او روبارو بيت دري همو روج بينزار بستناو روبارك او بيت دري. فرمي هل يبقى من درنه شيء؟ آية هيتشيك لتسرچو بيسيكي جستي بيودميني. صحابي كرام فرميان نخير اي پیغمبري خوا اگر كابراك بينزار بتشتنا وروباري خوي بشو بيت دري روجانا بينزار. فرميان نخير هيت سركيشي با تسرچو بيسيك بجستي ناميني. دي فرمي پیغمبري خوا عليه الصلاة والسلام فذلك مثل الصلوات الخمس يمحو الله بهن خطايا. فرمي اوه هاويني بينز نويشاكي خواي پروردگار تاوانا كاني بي هل دوريني. يعني حمد لبو خواي پروردگار كأو پێنج نوێژەی دانای خو ئەگەر ئەو پێنج نوێژە نەبایێ ئەو تاوانانەی ما باڵی کۆڵی تاوانمان پشتی دەچەماندینەوە و هیچمان پێنە. بەڵام خواي پەروەردگار وەکو سۆزێک بۆ بەندەکەی ئەو بەندەیە دێ خۆی پاک دەکاتەوە لە بەرامبەردا خواي پەروەردگاریش تاوانەکانی لەسەر پاک دەکاتەوە و ئەو شەڕەفە گەورەیەشی پێدەبەخشیتن کە بێتن لە بەرامبەر خوای پەروەردگار ڕابوەستی. کەواتە پێت دەڵێ ئەو کەسانە نێزیکن لە خوای پەروەردگار کە پاکن، ئەو کەسانە لە خوای گەورە نێزیکن کە پاکن لە ڕووی جەستەییەوە و لە ڕووی ڕۆحیەوە. هەر چەندی پاکتر بی زیاتر نێزیک دەبیەوە لە خوای پەروەردگار. لەبەر هەندێ نێزیکترین کات و ساتیش ئینسان لە خوای پەروەردگار ئەو کاتێکە ئەو کەسە لە ناو نوێژداوە خەریکی سوزدە بردنە. دەفەرمێ ئەمما ئیستعداد النفسی ئەمما خۆ ئامادەکردنی دەرونی ئەوەیە کە ئەو ئینسانە پەروەردگار دەفەرمێ فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون
ئەوانەی لە نوێژەکان بێ ئاگانە پەروەردگار دەفەرمێ وەی لە بۆیان. اینجا تەبەڕی دەفەرمێ لە پێشترین قسە کە هەڵی بژێرین لە لای من ڕاستتر و تەواوتر بێ ساهون بە مانای لاهون یەتەغافەلونە عنها بێ ئاگانە لە نوێژەکە. کابرا بانگ دەدە دەڵە دەی با ئەو دەستە دۆمینەش تەواو بکە کورە دەیاڵە وەرە بە ئەو فلیمەش خلاص بێ ئەوجا وا بانگ دەدە بە ئەو فلیمە وا بانگ دەدا یەڵە دەبات جارێ ئەو ئیشەش تەواو بکەین. سبحان الله یعنی بێ ئاگا دەبی بێ ئاگا دەبێ تا دەگەیشتە ئەوەی کە نوێژەکەی زۆر جاروەیە لە دەست دەداتن چونکە التەشاغل بغەیریها کابرا مەشغوڵ دەبی بە غەیری نوێژێ ئەوە ژوەی دەکات نوێژەکەی زۆر جاروەیە لە دەست بداتن. ئەگەر نوێژەکەش لە دەست نەدا کاتی باشترینی نوێژەکە یعنی ئەو کاتەی باشترین کاتی نوێژە چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی الصەڵات عەلا وەقتیها فەرمووین کردەوە ئەو کردەوە خۆشە لە لای خوای پەروەردگار خوای گەورە زۆری پێخۆشە ئەوەیە کە نوێژ لە کاتی خۆی بکرێتن. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا کاتێکی دیاری کراوی هەیە کەواتە هەرنا لە کاتی خۆی ناتوانانی نوێژەکە بکە و تاخیری دەکاتن. لەبەر هەندێک خوای پەروەردگار لە باسی منافقان کە لەبارەی ئەوەوانەوە دەجێڕێتەوە الله جل جلاله دەفەرمێ إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا. دەفەرمێ کاتێک کە ئەوانە هەڵدەستن لە بۆ نوێژێ قاموا كسالى زۆر بە تەمبەڵی هەردەستن يراؤون الناس بەس بێشتای خەڵکی یعنی بەخۆی نوێژەکەی زۆر لەسەر قورسە دەڵێ با بچم نوێژەی لە کۆر بکەمەوە زۆری لەسەر قورسە و لەسەر دڵی ناخۆشە هەتا نوێژەکەی دەکاتن. باشە ئەوە صفەتی منافقانە وەخوای پەروەردگار دەفەرمێ ولا يأتون الصلاة إلا وهم كسالى منافقەکان صفەتیان ئەوهایە کە زۆر تەمبەڵ و تەوەزەلن سەبارەت بە نوێژ بە تایبەتی نوێژ ئەو جە عیبادەتەکان کەش ئەها خوای پەروەردگار بەس نوێژی جیا کردیتەوە لێرە خۆ لە هەموو عیبادەتەکان ئەوهانە وەرە لەبارەی بەخشین زەکات دیسان خوای پەروەردگار باسییان دەکاتن لەبارەی عیبادەتەکان کە لەبارەی جیهاد دیسان پەروەردگار باسییان دەکات. سبحان الله بەس نوێژ ژێرە تایبەتمەندێکی هەیە تایبەتمەندێکی هەیە بە تایبەت خوای پەروەردگار باز لە نوێژ دەکات چکە عەلامەتی ئیمانە. لێ سەحابەی کیڕام دەیان فەرموو یعنی متابعەمان دەکرد ئەو کەسێک کە نەهات بە نوێژێ گومانی ئەوەمان پێ دەبێت کە منافق بیتن. سبحان الله تەمەشا نوێژ جیاکەرەوەی لە بۆ ئەو ئینسانەی ئینجا ئەو کەسە دەبیتن بە ئیخلاسەوە بێ چونکە منافقەکان لەبەر چ خوای پەروەردگار زەممی منافقەکان دەکە لەبەر چ کاکە لەبەرەوەی صفەتی ڕیایان تێدا بووە ها یوراؤون الناس صفەتی ڕیایان تێدا بووە عیبادەتەکەیان کردیە بەڵام بە ئیخلاسەوە نەبووە لە بۆ خوای پەروەردگار نەبووە بەڵکو بۆ ئەوە بووە کە کەسانێک بڵێن بەڕاستیەوە ئەو فلانیش نوێژی دەکە فلانیش نوێژی دەکاتن. بەڵام ئیماندار پێویستە ئیخلاسی هەبیتن لە بۆ خوای پەروەردگار. وەرە تەماشا بکە ها خوای پەروەردگار لە ئاەت یەکەم کە دەفەرمێ الذين هم يراؤون دەفەرمی ئەوانەی کە ڕیایی دەکەن. لە دووەم جار خوای پەروەردگار دەفەرمی يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا کەواتە خوای پەروەردگار تەئکید دەکاتەوە کە کردەوەکەی وان لە بۆ ئەوەی بووە کە خەڵک پێی بڵێ نوێژی دەکاتن خەڵک پێی بڵێ وەڵاهی ئەوە پیاوە چکاکە نوێژ خوێنەشی باشە دەڵێ فجعل الله تعالى الرياء مبطلا للعمل. لەبەر هەندێک پەروەردگار کردەوەی ڕیایی داناوە ئەگەر هەر کەسێک ڕیا بکە کردەوەکانی پوچەڵ دەبێتەوە هەر کەسێک ڕیا بکە کردەوەی پوچەڵ دەبێتەوە و هەروەها منافیشە پێچەوانەشە لەگەر ئیخلاص ڕیا پێناسەی ڕیا دەکاتن. شێخ پێناسەیەکی ڕیا دەکات دەفەرمێ ڕیا هو أن يظهر الإنسان الأعمال الصالحة لتحميده الناس. دەفەرمێ ئەوەیە کە ئینسان کردەوەیەکی چاک دەکە و بە دیاری دێخی بۆ ئەوەی خەڵکی مەدحی بکە ها لێرە ئەوەیە مەبەستەکە. ئەگەر ناخۆ ئێستا خوای پەروەردگار لەبارەی بەخشین دەفەرمێ ئەوەی کە دەبەخشی
بأشكرا إن تبدوا الصدقات فنعما هي أوي بأشكرا دي بخشي خيري دكاتن أو اشتشي باشا وإن تخفوها وتؤتوها الفقراء أجر بشارتوا بنيهنش بداتا فقيران أو باشترا لبوي كواتا خير كردن باشا خواي قورا مدحي دكا إنسانك خيري بك بأشكرا باشا إنسانك نويجي بك بأشكرا باشا بس بمرزك ريايتي دا نبيتن لوي ليرش باسي لوي دكاتن رياتيا ئەوەی خەڵکی مەدحی بکەن ئەگەر لەبەر ئەو مەبەستەی بی ئەو کردەوەکەی پوچەڵ دەبتەوە ئەگەر مەبەستی خوای پەروەردیگار بی تەماشا تو هەر کردەوەکەت کرد چاوەڕێی ئەوەت نەکرد خەڵک مەدحت بکە بەڵکو لە پێناوی خوای پەروەردیگار بوو ئەوە دڵنیا بە ئینشاءڵڵا خوای گەورە کردەوەکەی لێ قبول کردی و ئەگەر چاوەڕێی ئەوەت کرد کە خەڵکی مەدحت بکە ئەو کات بە نیەتی خۆتدا وەرەوە فرمي وهروها ويعتقد فيه الصلاح وهذا من الشرك الخفي أو جوكاتي أو كابرا دبيتا شركة نهيني ك پیغمبر خو عليه الصلاة والسلام باسي ويدك كالرياء شركي خفية شركي شاراو إذا دفرميتن لبرهندي الله جل جلاله لسر بندكاني بيويستي كردو واجبي كردوا كإخلاصيان هبيتن تواو خويان يقلاي بكنوا بخواي پروردگار بتايبتي لكاتك لنويج راد وستن وهذه الطهارة الأولى أو باقبونوية كما كباسدك طهارتي وهي طهارة القلب من الشرك والرياء وإخلاص العمل لله وحده أو يدلو دروني باق بكاتو للرياء والشرك و إخلاصي لكردوكي لبو خواي پروردگار بينتزي ها الله جل جلاله دفرمي فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا يعني حكمتي أتو همو هفتان سورة كهف داخين يوا لسورة كهف الحمد لله الذي أنزل على عبده لأخير آياتكش فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا حمدي خواي پروردگار دكم و بوو دس پێ دەکەم کە خوای گەورە تااقەت و توانای داوم لەسەر عیبادەتەکان و لە ئەخیریش کاتێک کە ئەو کردەوەیم کرد بە ئیخلاصی دەیکەم کەواتە فمن كان يرجو لقاء ربه هەر کەسێک تکای وایە بگەشتە خوای پەروەردگار و رجای وایە بیگەشتێ کەواتە فليعمل عملا صالحا با کردەوەی چاک بکاتن هر أوجنا ككردوت ساكا كي كرت أوجو ولا يشرك بعبادة ربه أحدا باهت شركة جبو خواي پروردگار بالريار ندا وقت الضرورة ونيا حرهموي بيكوا زنجيريو بيكوا بستراوتوا لبرهاندي قاسمي لتفسير كيدا فرميتن لتفسير أو آتيك خواي پروردگار دا فرمي قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد دفرمي يوحى إلي أنما يعني سيا هو ما كان موافقا لشرع الله أويك موافق لشرع خواي پروردگار بيتن يوحى إلي أويك موافق شرع خواي پروردگار بيو أتوجبت زي بكي أو شتي كديكي أقرنا پیغمبر خواي عليه الصلاة والسلام دفرمي منيج مروفيكم وكو إيوا بلام أويك خواي پروردگار وحين بوديني واتكرد وكانم هموي موافقي أويك خواي پروردگار فرماني كردوا إن زاد فرمي فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا كوتا أو كسا بيوست خوي بباريزيتن للشركة كان شركي جلي وشركي خفي كهردو شي باز دكاتن بيوست أو شركي كأشكرايا كابرا سوزده لبو بتو صنم آلاو شخص قبر وجورها شركة كانت يعني أويك شاراوي وكم خلق بيدا زانيتن وكو شركي خفي رياء زورك لشركي خفي كزور زار
مامۆستایان و داعیان و خەڵکی بەدین و زانایان لەو نوقتەیە تێدەکەون کە کاروبارەکانیان بۆ ئەوەیە کە مەدەح بکرێن لەخوا دەپاڕێنەوە ئێمە دوور بین لەوانە و بەڕێستان دوور بن لەو شیرکانە. جا دەفەرمێ پێویستە ئەو ڕازگۆیە پەیوەست بێتن بە ئیخلاسەوە لەگەڵ ئیخلاس تێکەربی، چونکە هیچ شتێک باشتر و جوانتر نییە لە ڕازگۆیی بەندە لەگەڵ خوای پەروەردگار. ها قورئان دەفەرمێ فإذا عزم الأمر فلو صدقوا الله لكان خيرا لهم. فإذا عزم الأمر فلو صدقوا الله لكان خيرا لهم. ئەو ئەنا ئەگەر ڕاستیان بکرد بە لەگەڵ خوای پەروەردگار ئەوەیان بۆ باشتر بوو. کەواتە ڕازگۆیی هەم لە کردەوە ڕازگۆیی هەم لە دڵ. اینجا دەفەرمێ الاستعداد الثاني خۆ ئامادەکردنی دووەم چییە؟ هو استعداد بطهارة البدن. کەواتە دوو خۆ ئامادەکردنمان هەبوو. خۆ ئامادەکردنێک بە دڵ، ئینسان ئەو دڵی پاک بکاتەوە لە شرک و ئیخلاسی بەیاختەناوێ و کردەوەیەکی جوان بەو شێوازە بکاتن بە دڵێک کە تەنها بۆ خۆی پەروەردگار بی. و دووەم خۆ ئامادەکردنیش ئەوەیە ئەو کەسە بە جەستە خۆی ئامادە بکە. و چییە؟ دەفەرمێ طهارة البدن و طهارة الثياب. جلوبەرگەکەی پاک و خاوێن و ڕۆک و پێک بی، جەستەیەکی پاک و خاوێن و ڕۆک و پێک بیتن و عورەتی داپۆشی بیتن، شەرمگای داپۆشی بی، جلوبەرگەکەی هەمووی بگرتەوە. چکە دەبینی زۆر جار وەیە گەنجەکە خەریکی نوێشکردنیە لەبەرەوەی تیشێتەکەی فانیلەکەی کورتە، دەبینی کە دەستە سوزدە یان ڕکوعی پشتی بە دیار دەکەوی، ئەوە نوێژەکەی پێبەتاڵ دەکاتەوە. چکە خوای گەورە داوای کردووە ئێمە جلوبەرگێکی ڕێک و پێک لەبەر بکەین کە جەستەمان دابپۆشیتن. و طهارة المكان و هەروە دەبێ ئەو شوێنەشی کە نوێژی لەسەر دەکرێتن پاک بێتن. اینجا ها خوای پەروەردگار بانجی ئیمانداران دەکەیە ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە ئەگەر هەستان بۆ نوێژ ئەوجە دەموچاوتان بشۆن، دەستەکانتان بشۆن، مەسحی سەرتان بکەن، ئەوجا پێیەکانتان بشۆن. وإن كنتم جنوبا فطهروا. خۆ ئەگەر کابرا لە جەنابەتیشدا بوو ئەوجارە با غوسلی بکاتن، خۆشۆردن غوسلی لەسەرە و غوسلەکەی با بکاتن و خۆی بشواتن. اینجا ئەگەر فلم تجدوا ماء فتيمموا صعيدا، ئەگەر ئاوی بەدەست نەکات ئەو کاتی با تێموم بکاتن. کەواتە اینجا خوای پەروەردگار تەماشا بکە ليجعل عليكم دەفەرمێ ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم. خوای گەورە دەیەوێ بەوەوە پاکتان بکاتەوە، قورسی ناختە سەرتان. جاروێ کابرا وە دەزانی ئەو دەستنوێژە قورسیە، وە دەزانی ئەو تێمومکردنە قورسیە. نە، خوای پەروەردگار دەیەوێ پاکتان بکاتەوە. کەواتە وەلیوتیمە نیعمەتەهو عەلەیکم لەعەلەکم تەشکورون، هەتا سوپاس خوای گەورە بکەن. پەروەردگار دەیەوێ پاکتان بکاتەوە. سوبحان الله. تەماشا یەک ڕاوەستانی بچووک لێرە، ئەو زمانەی کە خوای گەورە بە توی داوە هەموو جەستە، بەس بە تایبەتی مەسەلەن باسی زمان بکەین. ئەو زمانە زانایان دەفەرمون 100,000 یان الله ئەعلەم 10,000 سەرووی 10,000 تام لێک زیاد دەکاتەوە ئەو زبانە. ئەتو دەرەی باشەوە کات 10,000 تام هەر نییە. کو سەلمان دیتیان سەرووی 10,000. ئەو جیهازەی لە ناو زمانەیە سەرووی 10,000 تام زیاتر لێک زیاد دەکاتەوە. چۆن؟ ئەتو میوەکت لۆ دێ لەو پەڕی مەسەلەن پاکستان و هندستان و یابان و لەو پەڕی دنیای میوەکت لۆ دێتن. ئەو میوەیە لێرە نییە کە دەی خۆی زبان یەکسەر تا دەداتێ دەرێ ئەو میوەیە فران تامە لێ نادا گڵۆپی سۆر لێ بدە برێت تووت وەڵا ئەوە نیتمان ئەو سیستەمەدانەندرا ئەوە ناخینتەوە. شتیوانی ئەوە نیە یەکسەر پێت دەڵێ فلانە تامە سوورە ترشە تفتە شیرنە یەکسەر پێت دەرێ. خۆ بە حیاتی ئەتو ئەو میوەیەت نەخواردیە، ئەوە یەکەم جارە لە ژیانی خۆت ئەو میوەیە تامکەی، بەس سیستەمی زمانت تێدایەتی یەکسەر دەرێ ئەوەیە. دەزانین لە بەهەشتێش هەمان ئەوەیە. لەبەر هەندێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەموو جەستەی ئینسانی ڕزی دەبی، بەڵام دوای ئەوە لە عەجب الذەنب کلێنجەوە، یعنی ئەو کلێنجەی ئینسانی هەدەمینێ لەسەرەویەوە گەشە دەکاتەوە.
دەزانی لە قیامەتێ ئەو جەستەیە کە دەچێن دەر بەڵام گۆڕانکاری بەسەردادێ گەورە دەکرێت یا گچکە دەکرێت لەبەر هەندێ الله جل جلاله دەفەرمێ دەستەکانیان شاهێدی دەدەن پێیەکانیان چکە ئەو دەستە تاوانی کردیا لەوێن دەریش عین ئەو دەستە زیندی دەبتۆ شاهێدی دەدا لێ ئەو زبانە ئامادەکراوە لە شوێنێکی گەورەتر ئەگەر ئەو ئینسانە ڕێزی خۆی بگریتن کاتێکە لە بەهەشتێ دەخواتن کاتێک تەمەشای میوەکان دەکات خۆ بە چاوی ئەو چاوەی کە لێرە میوەکانی پێدەبینی وأتوبه متشابهة دەڵێن کورە ئەوە لە پێشتر دیتیتمە ئەو دەرێ ئەو شتە هەبووە ئەدی ئەو شتەمان تازە نەخوارد یعنی هەموو شتەکان باز دەکرێتن ئەو چاوەی کە ئێستا لێرە دیتیتیە هەمان خەزنە هەمان شتە حتا ئەو عقل و بیرکردنەوەیە خوای گەورە باز دەکات دەفەرمێتن لە قیامەتێ کابرا دەڵێتن کانە لی قەرین ئەمن لە دنیای برادەرم هەبوو ها بەبیری دێتەوە کە لە دنیای برادەری هەبووە کەواتە هەموو ئەو شتانەی دێتەوە فکری ئەو زبانە خوای گەورە دایناوە بۆ شوێنێکی گەورەتر ئەو چاوە خوای گەورە باسی ئەوەی دەکە کاتێکە ئەوەی دەبینن ئینسان لە قیامەتێ چاوی فراوان دەبیتن دەزانی چییە؟ بەس ئەو پەردەیەیە کە لە سوورەتی قاف والله أعلم لێوێ باز دەکاتن کاتێککە ئەو پەردەیە لەسەر چاوی لا دەکەویتن ئەو کاتی هەموو شتەکان دەبینی کەواتە ئێستا پەردەکە بەسەر چاوتە لەبەر هەندێ ناتوانێ هەمووی ببینی چووکە ژیانت لێ تێک دەچوو هێشتا ماوی بگەیە شوێنی ڕاستەقینە کەواتە تۆ کە دروستکراوی بۆ شوێنی ڕاستەقینە دروستکراوی ئەوجە سبحان الله لێرە مەبەستم چییە؟ یعنی خوای پەروەردیگار ئەو زبانەی دایتێ تو ئەو هەموو تامەی پێ دەکەی بۆ ئەوەی سوپاسی ئەو بکەی کە سوپاسی ئەوت کرد بتباتە بەهەشتێ یعنی ئەو هەموو مەرحەلەیە بۆ ئەوەی کە تۆ بباتە بەهەشت تەمەشا ئینسان الله جل جلاله چەند ئەو مرۆڤەی خۆش دەوێتن اینجا فربنا تعالى يأمرنا بالطهارة خوای پەروەردگار فەرمانمان پێ دەکات بە پاکبوونەوە پاچیش دوو جۆرە سوغڕای هەیە و کوبڕای هەیە واتە بچووکی هەیە و گەورەشی هەیە بچووکەکەی چییە؟ هي الوضوء يعني دەستنوێژ ئەدی کوبڕا گەورەیەکەی چییە؟ الغسل ئەو الغسل غسلکردن خۆشۆردن کەواتە بچووکەکە ئەوەیە دەستنوێژی بشۆی گەورەکەش ئەوەیە هەموو خۆت لاشت بشۆی فەرمووی ئەدی ئەوەی کە لە شوێنی ئەو دوای دەبی ئەگەر مەسەلەن ئاوت بە دەست نەکەت دەستنوێژ بشۆی یان خۆت بشۆی تێمومکردن تێمومکردنیش چۆنە؟ ئەوها خۆڵ هەیە دەستە خۆڵەکەی دەدەی باشە بە دەم و چاوت دادەینی دوایە بە دەستت دادەینی تەواو ئەوەندەیە تێمومکردن لە بۆ غوسلی هەر ئەوەیە لە بۆ دەستنوێژیش هەر ئەوەندەیە اینجا دەفەرمێتن بۆ ئەوە نییە کە ئینسان تووشی ناڕەحەتی و زەحمەتی بی ئەو دەستنوێژەیان ئەو تێمومە بۆچیە ئەدی ئەی پەروەردیگار بۆ ئەوەیە پاکت بکەمەوە لە تاوان لأن الوضوء كفارة للذنب المتوضئ چونکە ئەو دەستنوێژە دەبیتە کەفارەتی بۆ ئەو کەسێک کە دەستنوێژەکەی دەشوە یعنی خوای پەروەردگار هەندە بە ڕەحمە حەز دەکە هەموو کات ئەو ئینسانە تاوانی لێ ببیتەوە بەرهەندی لە حەدیثەکەی کە ئەبوو هورەیرە ناوێتی دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی إذا توضأ العبد المسلم فەرمی ئەگەر بەندەیەکی مسلمان یا ئیماندار دەستنوێژی شوش دەموچاوی شوش ئەوە هەر تاوانێک کە بە دەموچاوی کردوویەتی و بە چاوەکانی کردوویەتی ئەوە لەگەر دڵۆپەی ئاوەکان ئەو تاوانانەش دێتە خوارەوە و کاتێککە دەستی دەشواتن هەر تاوانێک کە بەو دەستەی کردبیتی لەگەر دڵۆپەی ئاوەکان ئەو تاوانانەش دێتە خوارەوە و ئەگەر بە پێیەکانی کردوبیەتی هەر کاتێک کە پێیەکانی دەشوە لەگەر دڵۆپەی هاتنە خوارەوەی ئاوەکەش ئەوە تاوانی لێ هەڵدەوەرێتن حتى يخرج نقيا من الذنوب حتى ئەو ئینسانە کاتێک کە دەستنوێژی تەواو دەکات دێتە لە دەستنوێژ دەبێتەوە ماشەڵڵا پاک بۆتەوە لەو تاوانانەی کە بەسەری داهاتووە لێرە مەبەست لە تاوانێکە ئینسان لە بینی خۆی و خوای پەروەردیگار نەک بچی حەقی خەڵکی بخواتم برێ وەڵا کاکە ئەمن دەستنوێژی دەشم تاوانە ئەوە گوناحەکە دەڕوە نەخێر ئەوەیان دەبی ئیلا حەقەکەی بدەیەوە مافی خەڵک بەس ئەتو تاوانەکە بین خۆت و خوای پەروەردیگار کردوویەتە ئەوە ئینشاءالله ئەو تاوانە ئەگەر بەردەوام نەبیتەوە بۆی لێ بکەی دەستنوێژەکەت دەبێتە هۆی هەڵوەرینی تاوانەکەت ئینشاءالله ولكن يريد ليطهركم الله جل جلاله دەیەوێ پاکتان بکاتەوە اینجا
ئەگەر مسلمان ئەوهای کرد ئەوە مژدەیەکی پێغەمبەری خوای بۆ هەیە عليه الصلاة والسلام لە حەدیثەکەی عوثمان کوڕ عەفان کە دەفەرمێ ڕەسوول الله عليه الصلاة والسلام فەرمێ هەر مسلمانێک دەستنوێژێک بشوە دەستنوێژێکی تەواو کە بەڕێک و پێچی بشواتن اینجا لە پاشان نوێژەکانی بکاتن پێنج نوێژەکەی بکاتن فيصلي هذه الصلوات الخمس پێنج نوێژەکەی بکاتن إلا كانت كفارات لما بينهن إلا أو دز نوێژە و ئەو نوێژانەی کە دەیکاتن نوێژە بۆ نوێژ إلا دەبێتە کەفارات لە بینی نوێژێک لە بۆ نوێژەکەی تری. اینجا ابن قيم رضا و رحمەتی خوای لێ بێ دەفەرمێ فبالوضوء يتطهر من الأوساخ ئەو کابرایە کاتێک کە دەستنوێژ دەشوە بەو دەستنوێژەی پاک دەبێتەوە لە ئەوساخ لە پیسیەکان ئەو ئینسانە. اینجا دەفەرمێتن پیسیەکانیش ئەوەی کە ئینسانی پێ پاک دەبێتەوە کاتێک ئەو ئینسانە بە پاچی دەستە خزمەت خوای پەروەردگار الله جل جلاله دەفەرمێ والوضوء له ظاهر وباطن دەستنوێژ دوو ڕووی هەیە ڕوویەکیان دیارە و ڕوویەکیان شاراوەیە لە ڕووە دیارەکەی ظاهیرەکەی چییە دەفەرمێ طهارة البدن والأعضاء العباد دەفەرمێ ئەوەیە کە کاتێک کە دەستنوێژ دەشۆی ڕووە دیارەکەی ئەوەیە ئەو چرچ و پیسیە لەسەر جەستەی ئینسانی دەڕوە و ئەو ئینسانە پاک و جوان و شیرین دەبیتن و دەفەرمێ دووەمیان کەش ڕووە شاراوەکەیە ئەوەیە دەفەرمێ طهارة القلب من الأوساخ الذنوب والمعاصي دەفەرمێ ئەوەیە کە دڵەکەی پاک دەبیتەوە لەو چرچ و پیسیە لەو تاوان و خراپەیە دڵەکەی پاک دەبیتەوە. اینجا ئەو کەسەش کاتێکە دەگەڕێتەوە لای خوای پەروەردگار و تەوبەش دەکاتن إن الله يحب التوابين ويحب المتطهرين واتە ئەو کەسەی کە تەوبە دەکە پاک دەبیتەوە و ئەو کەسەی دەستنوێژ دەشوە پاک دەبیتەوە و ئەڵڵاش چی خۆش دەوێ يحب المتطهرين واتە ئەو کەسانەی خۆش دەوێت کە خۆیان پاک دەکەن و خۆیان پاک ڕادەگرن پاکن لە جەستە و لە ناخدا. لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دایناوە بۆ ئەو کەسێک کە دەستنوێژ دەشوە کاتێک کە لێ بووە فەرمووی بە ئەو کەسە بڵێتن اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين چونکە خوای گەورە هەردوو کەسی خۆش دەوێت ئەو کەسانەی تەوبە دەکەن و ئەو کەسانەی کە پاکن. ئەو ئینسانی دەستنوێژش دەشوە لەوەی هەردوو حاڵەتی لە بۆ بێ هەم ئەو کەسە لە تاوانەکانی پەشمان بێتەوە هەمیش دەستنوێژەکەی بشوە ئەوەش ببیتە هۆی ئەوەی کە ئینسانەکە ببیت یەکێک لەو کەسانەکە خوای گەورە خۆشی دەوێ و پاک ببیتەوە لە شرک و پاک ببیتەوە لەو تاوانەی کە ڕووی تێکردووە بەڵکو ئەو کات ئەو ئینسانە بە ڕوویەکی پاک لە ناخ و جەستەوە بە خوای پەروەردگار دەگاتن. اینجا شێخ دێتە سەر بابەتێکی تر دەفەرمێ السەکینەة والوەقار في الذهاب إلى الصلاة دەفەرمێ هێمنی و لەسەرخۆیی و هەیبەت لە ڕۆیشتن لە بۆ نوێژ ئەوە زۆر گرینگە کە ئێمە بەڕاستی گرنگی پێ بدەین. دەفەرمێ کاتێک کە شارعی حەکیم الله جل جلاله فەرمانی کردووە بەوەی کە نوێژ بکرێتن فجعل بصلاحها صلاح سائر الأعمال دایناوە چاچی و پاچی نوێژەکە و ڕێک و پێچی نوێژەکە هەموو کردەوەکانی ئەو ئینسانی لەگەر چاک و پاک و ڕێک و پێک دەبیتن و ئیهمالی نەکردووە بەلاوەی نەناوە تەواوی ئەوە ڕێک و پێچی لە کاتی نوێژدا لەگەڵ تەواویەتی کارەکەی تەمام الهەیئەتی مع تەمام العەمەل چۆن هەیئەیەکی جوان و ڕێک و پێک بە هەمان شێو ئەوها بە جوان و ڕێک و پێچیش نوێژەکەی بکە. یعنی مەسەلەن کابرا جلوبەرگەکی ڕێک و پێک دەستنوێژەکی ڕێک و پێک سرچی پیسی هەموو لەسەر جەستەی لا بردیە ئەوە هەیئەتێکی جوان دێتن بە هەمان شێوە کو ڕکوعەکەی جوان بی سوزدەکەی جوان بی پێویستە ئەویشی جوان بیتن کە لە دەستنوێژەکە و لە جلوبەرگەکەشی. اینجا دەفەرمێتن خوای پەروەردگار زۆر گرنگی پێداوە دەفەرمێ یا بەنی ئادەمە خذوو زینەتەکم عند كل مسجد دەفەرمێ ئەی نەوەی ئادەم جوانی بەکاربێنن لە کاتی عند كل مسجد يعني عند كل صلاة نوێژەکان ئەتوو خۆ جوانکە. لەبەر هەندێک ئیبن کەثیر
رضا ورحمة خوالي بدا فرمي يستحب التجمل عند الصلاة سنة أو إنسان خوي جوان بك لكاتك نوێژی دەکا سنەتە بە جلوبەرگەکی جوان و ڕێک و پێک بێتن نوێژی بکە دەفەرمێ ولا سیما يوم الجمعة ويوم العيد بەتایبەتی ڕۆژی جومعان و ڕۆژی جەژن پێویستە ئەو کەسە زۆر خۆی جوان بکاتن دەفەرمێ الطيب لأنه من الزينة بۆنی لە خۆی بدە چکە وە لە جوانیە بۆن لە خۆدان خوا چەند کەسمان دەچینە نوێژێ بۆنی لە خۆمان دەدەین چەند کەس زاروەیە کابرا دێتە جومعە و جێژنەکانش بۆنی لە خۆی نادا بەس ئەگەر مەوعیدی هەبی لەگەر کەسەچی حاشا پەرژین بی مەوعیدی هەبی لەگەر ئافرەتەچی یا پیاوبی لەگەر ئەوەچی یانی مەوعیدی هەبی لەگەر مەسئول و سەرکردەچی یان لەگەر جاروەیە لەگەر برادەرەچی دەرە کورە عیبە با بۆنەچی لە خۆم بدەم باشە دەرە عیبە کورە بەو بۆنێ بچمە ناو خەرچی دووسێ پەمپی لە خۆی دەدا دەرێ دەچمە ناو خەرچی قسەی دەکەم یان لەگە برادران دەسوڕێمەوە با بۆنم لێنێتم با بۆنەچ خۆش بی ئەدیت خوا ئەتو دەچێ بەرامبەر خوای ئەڵڵا جەلە جەلالو دەچێ بەرامبەر خاڵق ئەگەر پەمپە بۆنێکی لە خۆت بدەیت چییە کە بۆنێکی خۆشت لێبێ ئەو کەسانە بەس ڕجان زواری وا هەیە کابراەکە بۆنی بەکاردێنی بۆنەکە زۆر بۆنێکی قورس و ناخۆشە لەوانەیە ئەزیەتی خەڵکەکەی بدە بۆنێکی وەها کە سووک و ئاسان بی و خەڵکی پێیان خۆش بی بەڕاستی ئەو کاتی ئینشاڵڵا ئەجر و پاداشتێکی زۆرت دەگەشتی چکە بەرامبەر خوای پەروەردگار خۆت جوان کردووە و خەڵکە چیش کە بۆنی تو دەکەن یعنی مرتاح دەبن نەفسیەن کە بۆنێکی خۆشیان لەوە دی پاشان سیواکردن لە بەرەوەی لە تەواوی نوێژەکەیە نوێژەکەی پێ تەواو دەبی پێ جوان دەبیتن و پاشان جلوبەرگ چکە باشترین جلوبەرگ جلوبەرجی سپیە جلوبەرگەکی سپی و جوان و ڕێک و پێک چکە ئەو جلوبەرگە سپیە ئەگەر هەر چرک و پیسیەکی پێوە یەکسەر بە دیار دەکەوی بۆیە ئەو کابرای خۆی زۆر بە پاک و خاوێنی ڕادەگریتن لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەسیحەتمان دەکە و ئامۆژگاریمان دەکە کە جلوبەرجی سپی بە تایبەتی ڕۆژی جومعە یان جەژن مەرج نییە ئەو کابرا دزداشەی سپی لەبەر بکە لەوانەیە قەمیسەکەی سپی بیتن ئەوە ئینشاءالله سنەتەکە دێتە جێ اینجا پەروەردگار هانمان دەدا لەسەرەوەی کە خۆمان ئامادە بکەین نەتەهە بوو دەفەرمێ خۆ ئامادەکردن نتأهب للصلاة ونذهب إليها بأجمل صور وأحسن هيئة خو آماده بکە لە بۆ نوێژەکەت لە پاشان بڕۆی لە بۆ مزگەوت بە جوانترین شێوە لەسەر جوانترین ئەوە هەیبەت و هەیئەت بەڕێک و پێچی بڕۆی وقارێکی جوانت هەبیتن کە حەز بکەی ئەوە بەڕاستی دوروشمێکی زۆر گەورەی ئەتو بەرەو ڕووی دەڕۆی ڕوبەڕووی خۆی پەروەردگار دەبیەوە بەڵام دەفەرمێتن لكن كل ذلك مشروط بعدم الإسراف همو أوانا مرز بودان دراوة كنابي إسرافي تدابي چکە خوای گەورە دەفەرمی وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين نابي زيادة ڕەوی تێدابی يعني کابرا برێ وڵای دەچمە نوێژە ئیلا دەبی کرەکەی لەبەر بکەم ئەوە قات و ئەوە و تەرتیبات و نامەرج نییە بەس جلوبەرگەکی ڕێک و پێک لەبەر بکە ئیسرافی تێدا نەبیتن چکە ها ئێستا زۆرێک دەبینی ئیسراف دەکات لە جلوبەرگ بە تایبەتی ئەو گەنجانەی کە دەچنە کولێ و بە تایبەتیش کولیەی ئەهلیەکان دەبی هەموو ڕۆژێ جلوبەرگەک نابی جلوبەرجی دووبارە بیتن دەبی هەموو ڕۆژێ جلوبەرجی جیاواز بی ئەو ڕۆبۆی هات نابی جارشکە بۆی بێتەوە تەواو دەبی بگۆڕی ئەوە ئیسراف دەکات تەماشا بکە لەوانەیە 20 قەمیس 30 قەمیسی هەبیتن وڵا نابی بە جلوبەرجی دووبارە بێمەوە ئەوە ئیسرافە دروست نییە شەرع ڕێ پێ نەدا اینجا ئەو کابرا مەظهەرێکی حسن المەظهەری مەظهەرێکی جوان و ڕێک و پێچی هەبیتن و لە ناوەوەش ڕازگۆ بیتن ئەوانە دەبیتە هۆی ئەوەی کە خوای پەروەردگار لە تاوانی ئەو کەسەی خۆش بی بە تایبەتی جومعە بە تایبەتی جومعە کە سەلمانی فارسی دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لا يغتسل رجل يوم الجمعة فەرمی هەر کەسێک لە ڕۆژی جومعە کە خۆی دەشواتن و خۆی پاک دەکاتەوە بە ئەوەندەی کە پێی بکرێ خۆی پاک بکاتەوە و بۆنی لە خۆی دەداتن و سەری چەور دەکاتن با بڵێن ڕۆنی لە پرچی دەداتن و ڕیشی دەدا ئەگەر ئەوە بوو ڕیشیە بوو ڕۆنی لێ دەداتن هەتاوەکو جوان بە دیار بکەویتن
و کاتێک هاتە ناو مزگەوت دوو کەس لێک جیان ناکاتەوە بچی لە بینیاندا بنیشیتن نە ئەگەر فراخ بوو قەیدینا لەو خۆی دابنیشی ئەگەر نا دوو کەس وا دانیشتین ئەتوار دووشیان ئەوها لێک جیا دەکە ئەو جدی لەو بینێدا دەنیشی فەرمی ئەوها ناکاتن و ئەوەندەی توانی لە توانایدا هەبوو خەریکی نوێژی سنت بوو لە پاشان بێدەنگ بووە تاوەکو ئیمام لە خوتبەکەی بووە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمی إلا غفر له ما بينه وبين الجمعة الأخرى إلا خواي پروردگار لي خوش دبي لبين أو جمعة لبو جمعة كيتك يعني أو جمعة هتا جمعة كيتك خواي قورة لي خوش دبي بو مرزيك أو كابرايا أو هذا زنوجو بويقارو ريكو بيشي بستا خطبكي وببيدنجي دابنيشتن إذا بيتسواني أوش من هيا لحديثك جابري كرة عبد الله بيغمبري خوا عليه الصلاة والسلام ده فرمي من أكل من هذه البقلة الثوم وقال مرة من أكل البصل والثوم والكراس فلا يقربن مسجدنا فإن الملائكة تتأذى مما يتأذى منه بنو آدم ده فرمي بيغمبري خوا عليه الصلاة والسلام ده فرمي هر كسك لو بروبومي خوارد لا پیازو سیرو کەوەرو ئەو شتانەی خوارد کە بۆنی لێدێ فەرمی بانێزیی مزگەوتی مە نەکەوتەوە لەگەڵمان نێتە مزگەوت خەریکی نوێژکردن بی چکە ئەو بۆنەی مەلایکەتی ئەزیەت دەداتن کو بە ئینسانەکانش ئەزیەت دەدا ئینسان کە پێی ئەزیەت دەخۆ مەلایکەت پێی ئەزیەت دەخۆ سبحان الله یعنی هەن گەورەیە نەکەر ئینسانەکە مەلایکەتیش پێی ئەزیەت دەخوا تەماشا ئەدی ئەگەر بە پێچەوانە بی هەن گەورەیە ئەو ئینسانە پێ دڵخۆش دەبی مەلایکەتیش پێ دڵخۆش دەبیتن سبحان الله کەواتە یعنی اینجا دەفەرمی ئەوە هەموو بۆنێکی ناخۆش دەگریتەوە یعنی هاتە مشا لێرە باس چی کردیا حدسەکەی خاتو عایشە هینایەتەوە دەفەرمێ كان أصحاب رسول الله صلى الله عليه وسلم عمال أنفسهم وكان يكون لهم أرواح فقيل لهم لو اغتسلتم دەفەرمێ هاوڵانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کەسیان نەبوو خزمەتیان بکە بۆ خۆیان کاریان دەکرد ژیانیان قورس بوو کە کاریان دەکرد ماندی دەبوون عەرەقەیان دەکرد کە دەهاتنە خوتبە جومعە بۆنیان لێ دەهات بۆنی ئەو عەرەقەیە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی خۆزگایە خۆتان بشوش بایە و بێ ئەو بۆنەتان لێ ببایەوە بە بۆنێکی خۆش بەهاتبانێ دەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆنی عەرەقە دەفەرمێ خۆزگایە خۆتان بشوش بایە و نەهاتبانێ ئەوها بە سەحابەکان دەفەرمێتن ئەدی ئەو کابرای جغارەی دەخوا الله ئەکبەر ئەو بۆنەی کە دێتن یعنی زۆر بێزارکەرە دێ بۆ بۆنەوە دەبی چ کەسێکی ئەزیەت بدا ئیجا ئەوان تکەی کە بۆنی تکەیان لێ دێتن کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حتا لەسەر ئەو کەسەشی کە عەرەقەی بەجەستەوەیە لەوانەیە بۆنیشی زۆر نەڕواتن احتیمالی هەیە ئەگەر تەنیشتەکەی بۆنی بکاتن بەڵام ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی خۆزگایە خۆی بشش بە ئەو جەبەهات بە ئەو کەسە ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نوخامەکی بینی ڕەئا نوخامەتەن فی قیبلەتین ئەوە بەڵغەمێکی بینی بەرەو ڕووە و لە دیواری قیبلە بەڵغەمە کرابوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر پێی ناخۆش بوو فەحەکەهو بیەدیه بەدەستی مبارەکی خۆی لێ کردەوە پیس بوو ئەوە کە ڕووە و دیوار ئەوە کرایە اینجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی هەر یەک لە ئێوە نوێژی دەکاتن ئەوە مناجات لەگەڵ ئەڵڵا دەکات جەلە جەلالوو گفتوگۆ لەگەڵ خوای گەورە دەکاتن کەواتە با بەینی خۆی و بەینی قبلەی هیچ شتێک ڕوو نەکاتن بەڵکو با بەیاختە لای چەپەی یا بەیاختە ژێر پێیەکانی یان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شمەکەکەی بۆ یەکێناوە فەرمی ئاوها بکاتن و ئەوها بیخاتەوە سەر یەک واتە کابرا مەسەلەن کلێنسێکی پێیە دەسەسڕەکی پێیە دەیهینی و دەیاختە ناو دەسەسڕەکەی و لولی دەکاتن و دەیخاتە ناو بەرچێەوە یا کلێکسەکەی و دەیخاتە ناو بەرچێەوە فەرمی ئەوها با بکاتن یعنی پێی ناخۆش بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جا مناوی دەفەرمێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەو بابەتانە دەکاتن لەبارەی ئەو حەدیسەی کە ئینسان پێویستە من حسن الهيئة لە جوانی ڕێک و پێچی ئەوەیە کە ئەن یەأتیە الئینسان بالتأنٍ لا بسع شديد بل يمشي على أحسن المشي دەفەرمێ دانەری کتێبەکە دەفەرمێتن بەر لەوەی بێنە سەر قسەی مناوی
دانەری کتێبەکە دەفەرمێتن ڕێکوپێکی هەیبەت و ویقار و شکل و شێوە ئەوەیە کە ئەو ئینسانە کاتێک کە بۆ نوێژش دێ بە سەریعی نێتن بەڵکو بە جوانی و ڕێک و پێچی بێتن چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگری کردووە وەکو حەدیثەکەی بوو ڕێڕێی دەفەرمێت جێم لە پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی إذا أقيمت الصلاة كاتك قامت نوێژ کرا فلا تأتوها تسعون فرمي أنقو مين بخيراي لبو نوێژ مين بەڵکو وأتوها تمشون زۆر بەڕێک و پێچی وەرن بەسەر خۆی وعليكم السكينة وسكينة ووقار وهيبتان هەبیتن فما أدركتم فصلوا وما فاتكم فأتموا ئەگەر پێ ڕاگەشتن ئەوەندەی پێ ڕاگەشتن بیکەن تەواو ئەگەر پێش ڕانەگەشتن مەسەلەن ڕکعاتێک دوو ڕکعاتت لێ ڕۆی دوای بیکەوە تەواو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هات پێ دەفەرمێتن بەس ئەوە وەش کابرای نەکەن کاکە ئەوە سەکینێ یعنی لەسەر خۆی و هەیبەت وەنیە گوت کابرا ئەوەی بە سکینەی خوێند بووە چەقوو هەجارێک داهاتە نوێژێ چەقۆچی لە ئەوەی دانابوو تەنگەی خۆی دانابوو کورەگوتیان کاکە ئەتیلۆ هەموو جارە دێ نوێژە ئەو چەقۆ چێ لە تەنگەدانە کورەگوتی کاکە ئەوە سونەتان گۆ نازانن گوتیان کا لە چێن دەراتێ گوتی بەدی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وعەلەیکم بالسکینە چەقوی هەر بگرن کورەگوتی ئەوە سکینە ئەوە سەکینەیە یعنی لەسەر خۆی ئارامی بە ئارامیەوە بێ لە بۆ نوێژە اینجا مناوی دەفەرمێ ئیذا أقیمت الصلاة پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر قامەت کرا یعنی ئیذا نادى المؤذن بالإقامة أجر مؤذنك هستا قامتي كرت أنقوش دهاتن لبو نويجي فذكره طيبي دفرمي أوا طيبيش أو هاي باس كردوا ونبه بالإقامة على ما سواه لبرت پیغمبر خو عليه الصلاة والسلام باسي قامتي كرديا اقدار ما دكاتو لسر قامت بيزقل ركنه كانت كوشته كانت دفرمي لبروي انسان كبيتن لبون نويجي لحالتي اوي كقامت دكري مع خوف فوت بعضها ترسي هي لو كهندق لبش نويجا كيد الروا ايوانيا يعني اتوا قامت دكري اتوا لولاي جيل لقامتك لو اني حتى دقي وين ركعتك بالرواتن ونيا كاتك اوان فاتحان خندو تشون الركوعي توا هستانوا ركعتك الدرواتن لقلوي ترسي هيك ركعاتي بروا او لكاتي وش جيل شيرا قامتي بس هر نبي بخيراي بروا اجر لو كاتي نبي بخيراي برواتن لبوينيه بخيراي برواتن دبي بشكلو شي جوان وريكو بيك بروا او كاتي لا بشكاني تريج لبوينيه هر ولا بكاتنو بخيراي بروا چونکە ئەو کەسێک کە دێ لە نوێژ لە ڕێگایە وەکو کەسەی وایە لە نوێژ بی دەزانین لە حەدیثێک لە مسنەدی ئیمامی ئەحمەد داهاتووە سەنەدی حەدیثەکەی والله أعلم ئەوە صحیحە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر هاتن لە بۆ نوێژێ ئەوها دەزەنا و دەست ئەوها دەزەنا و یەکمەنن باشە فەرمی ئەوها مەکەن ڕێگری فەرمی چونکە ئەنگۆ لە ناو نوێژن یعنی لە ماڵێ ڕا کە ئەتوو دێ هەتا مزگەفتێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کە لە ناو مزگەوتێش بوون هەتا نوێژیش دەکرێ هەتا پاش نوێژێ فەرمی ئەوها مەکەن هەتا نوێژیش تەواو دەکەن فەرمی وەکو ئەوەی وان لە ناو نوێژێ لە مارێ ڕا ئەو حسابەی لە بۆ کردیا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چونکە تو نیەتت خوای پەروەردیگارە لێ هەندێک لە زانایان دەفەرمون ئەو کابرایە کە لە ماڵێ ڕا هات لە بۆ مزگەوتێ نوێژ تەواو ببوو گەیشتێ بەس بەبێ کەم تەرخەمی کەم تەرخەمی نەکرد هات لە بۆ نوێژەکەی ئەوە ئینشاءڵڵا ئەجر پاداشتی جەماعەتی لە بۆ هەیە چونکە خوای گەورە ئاگای لێ نێتی ئەو کەسەیە بە عوزرێ تاخیر بووە ئەوە ئینشاءڵڵا ئەجر پاداشتی لێ ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێگاوە فەرمی ئەوها مەکەن کەواتە دەفەرمی ئەو کەسێک کە بە ڕێگاوەیە وەکو ئەوی وابی کە لە ناو نوێژە نەهیەکە نەهی للکەراهەتی نەهیەکی ناپەسەندە واتە کابرا یعنی کابرا ئەگەر ئەوهای کرد نارێن ئەتوو کافری زاڵمی فاسقی نازام چی نا بەس دەڵێن ئەوە شتێکی باش نییە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێگری لێ کردووە مەکروهە ها قورئانش دەفەرمێ فەسعەو ئیلا ذیکری لا بڕۆن لە بۆ ذیکری خوای پەروەردیگار مەبەستەکە لێرە ئیسراع نییە یعنی بەپەلە بە خاردان بڕۆ نا یعنی بە بەردەوام بەدەم ذیکرەکانی خوای پەروەردیگارەوە بڕۆ بەڵام بەو شێوازەی کە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام داوای کردووە
انت طيبي ده فرمي وقوله وانتم تسعون ما بس اويك بيغمر عليه الصلاة والسلام ده فرمي او نقو او كاتيك درون هو ابلغ من لا تسعوا ده فرمي او بقوة لويك بيغمر عليه الصلاة والسلام بي فرمو با لو انقو لو كاتيك نار لا تسعوا يعني مثلا لكاتي الروشتن دا بويقار با نك بيغمر عليه الصلاة والسلام وكو بلي بيفرمو باي انقو كا نار روشتنا كتان با او نبيتن كا مثلا بويقار بيتن نادا فرمي تسعون بقوة ترى لبروي بيغمبر عليه الصلاة والسلام دا فرمي كدرون باويقارو أدبو أخلاقو وهيبتان لهبي يعني باز لوي قوريكي كأنقو لقل روشنكي أوشتان لقلبي يعني أو قوري إنسانكي بدر ديخيتن أو أدب جواني بديار ديخيتن ده فرمي لو كاتيك لبون وجدين خواي قورا وصفي بند تايبتي كاني خوي دكا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا بند تايبتي كاني خواي قورا تسونن يمشون على الأرض هونا زور برئكو بيتشي بسر زوي دادرون زور يعني كابراها خاتشية كاتو عباد الرحمن بندي تايبت خواي قوريا لو بيغمبر عليه الصلاة والسلام لحديثك تأكيدي لسكت وفرمي عليكم السكينة فرموي زور آرام بن يعني الزموا السكينة في جميع أمور يعني بيوز بن با لسر خويو خوروشتي جوان وهيبتشي جوان وريكو بيك لهمو كارو باركانتان حتى للروشتنش بيغمبر عليه الصلاة والسلام زور أو وقاري بيو دياربو بند تساكا كاتك اموشغاري كركي دكاتن يا بني اقم الصلاة وامر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما اصابك ان ذلك من عزم الامور ولا تمشي في الارض مرحا يعني حمويان بيوزبون باخلاق جواني صفة بيغمبري خواش عليه الصلاة والسلام لكتاب الشمائل كباز دكاتن للرويشتن دا پیغمبری خو عليه الصلاة والسلام بشوازك بوا نسريع بوا گمانی اوی پی ببن که نکو مشکلک روی دابی نصبر خاو بوا گمانی اوی پی ببن نکو نخوش بیتن نا بشوازه چی زور لسر خوی و ریکو پیچی مامناوندی پیغمبری خو عليه الصلاة والسلام روج دوکاتا فلزم الوقارة في الهيئة پابند ببا هيبت جواني لشكل وشيوا بغض البصر بويك تاو دا بقري سبارت بحرام كاتيك دتي مزقوت ودنقد نزم كي ولا الري مزقوت دن قورنا كي وحلا هوسو هلا بيانكي وعدم الالتفات والعبث وقموا قالتوا لن رين ويجي اوردان وقصو او نا انسان كاتيك دتي بدنقي شي نزم قصيدك تاوي لحرام دا باريزي قالتو قبو قصو اوردانو اوشتانين يزور بريكو بيشي برو مزقو دروا اويان شايستترين شتا كإنسان برو خزمتي خواي پروردگار دروا خوي آماده دكا للرقادة كاتك هاتنا ونوجك بوي آماده تواوي بيوبي ولخزمت خواي پروردگار رابوستي لخواي قورة داوه كارين اوي كبيغمبري خوا عليه الصلاة والسلام فرماني بيكردو بتوانين بجوانترين و تساكترين و باشترين شواز زيب كان بو شوازه که پیغمبری خو عليه الصلاة والسلام لي داوا كردوينه داوا لخواي پروردگار دكن طاعت و عبادتي هم ملاكمان قبول بكا نوجه كان ما قبول بكا وخواي پروردگار إخلاص بها ملاكمان ببخشي والسلام عليكم ورحمة الله وبركاته